بەڕێزانم کاتتان باش دوایەوەی توێکاری بۆ تەرمی ئەو پێشمەرگەیە کرا لە گۆڕستانی بەکرەجۆ لێرە بە خاکسپێرە. ئەمە دیمەنی دوای بە خاکسپاردنەکەیەتی بەشێک لە باڵێن کەسوکار و هاوڵ و خزم و خانەوادەی ئەو پێشمەرگەیە لێرە لە مەراسیمێکدا تەرمەکەی بە خاکسپێراجا هەوڵەدەم لەگەڵ بەشێک لە خانەوادە و کەسوکارەکەی قسە بکەم سەبارەت بە قسەی ئەوان لەسەر بەتایبەتیش دوای ئەوەی کە پۆلیسی هەولێر ڕاگەنداوێکی بڵاو کردەوە. ئێستا و مەراسیمی برای من خۆتان خۆش بن ببوورە فریای کۆنگرەکە نەکەوتین بەس ئەوە باشە دەستان خۆش بێ. بەڵێ بەڕێز ئێوە هیچ قسەیەکان هەیە پۆلیسی هەولێر ئەڵێ نەمە تۆمەتبارە و لە زیندان وایە باشە دەستان خۆش بێ هەر بژین. بەڵێ وەکو باسم کرد ئەمە ساتی باڵێن بە خاکسپاردنی تەرمی ئەو پێشمەرگەیە کە دوایەوەی کە توێکاری بۆ کرا لە پزیشکی دادی شاری سلێمانی دواتر تەرمەکەی لێرە لە گۆڕستانی بەکرەجۆ بە خاکسپێرە پۆلیسی هەولێر ڕاگەندایەکی بڵاو کردەوە. ئەوان لە ڕاگەنراوەکەی پۆلیسا باسەوە دەکەن کە ئاسۆ مەجید تۆمەتبار بووە و گیراوە بەڵام لە ناو گرتوخانە کۆتایی بەژیانی خۆی هێناوە. ئەمە دیمەنانی کە دەیبینن دیمەنی ڕاستەوخۆی ئێسای باڵێن خانەوادە و کەسوکاری ئەو پێشمەرگەیەن کە وەکو باسم کرد لێرە لە گۆڕستانی بەکرەجۆ بە خاک قوربان ساڵتان لێبێت. ئێوە هاوڕێی نزیکی کاگاسۆ باشە پۆلیسی هەولێر ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە دەڵێم تۆمەتبار بوو لە گرتوخانە کۆتایی بەژیانی خۆی هێناوە. ئێوە قسەتان چییە وەکو بنە ماڵەوە کەس؟ وەڵڵی ئێمە بڵێن چی نازانین. وەڵای ئەو شتانەی کە هەم بڵایەکەنەوە هیچ ئەسڵەستاسی نییە. ینی کابراایەک چۆن نەتوانێت خۆی بخنچێنێ یانی شتی وا بووە لە هیچ قانونێکا شتی وا هەر هەبووە هیچ ڕازنی و باڕشمان بۆ شتانە نییە. ئەو توێکاری ئێرە کرا دەگوترێت شوێنی ئەشکەنجە بەجەستەوە من ئاگداریەوە نیم. باشە ئێوە چنێک نزیک بوون لە کاگاسۆ خانەوادە و بنەوە؟ من هەر ڕەفیقی مناڵیمە کوڕێک بووە هەتا بڵێ تا سەرێسقان کوڕێکی پاک و ڕێک و پێک بووە هیچ هەڵەیەکی نەبووە لە ژیانی شێغەڵەتی بەرامبەر هیچ کەسێک نەکردووە. ئەو بەڵە پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەو ڕاگەنراوەی کە باز دەکرێت ئەوە چۆنە ئێوە چۆن خوێنەوەی بۆ؟ وەڵای من باوەڕم بۆ شتانە نییە. داواکەم لە کاک مەسوود لە کاک نێشیر حەقی ئەم کوڕە نەفەوتێنە چکە ئەم کوڕە 30 ساڵە پێشمەرگەی پارتیە یعنی بە دڵ و بەجیان لەگەڵیانە بوو یعنی ماقول نییە شتێکی ئاوا ڕووبات بەرامبەر ئەو گەنجە سێ مناڵی هەتی بکرێ گوناح ینی خوش بەرداری نییە. بەڵێ وەکو باسم کرد ئەم پێشمەرگەیە لە ماوەی ڕابردوو کەسوکار و خانەوادەکەی باسییان لەوە کرد کە 2 مانگ و 7 ڕۆژە لە گرتوخانەیەک لە شاری هەولێر دەستگیر کراوە و دواتر دوێنێ ئێوارە پێیانوتون کە بێن باڵێن خێزان و خانەوادەکەی باسەوە دەکەن ئەمان وایان زانیوە مواجهی کوڕەکەیان دەکەن بەڵام دوجار پێیان گوتون کە وەرن تەرمی کوڕەکەتان بەرنەوە. دواتر کەسوکار و خانەوادەی بڕوایان بەو توێکاریە نەبووە کە لە شاری هەولێر کراوە بۆیە داوایان کرد توێکاری بۆ بکرێتەوە لە شاری سلێمانی. خانەوادە و بنەماڵەکەی باسییان لەوە کرد ئەوان شوێنی ئەشکەنجەیان بەجەسەی پێشمەرگەکەەوە بینیوە دوجار لێرە لە گۆڕستانی بەکرەجۆ بە خاکسپێرە پاشتر پۆلیسی هەولێر ڕاگەنراوێکی بڵاو کردەوە باسییان لەوە کرد ئاسۆ مەجید لە گرتوخانەی تۆمەتبارە لە گرتوخانەی شاری هەولێر کۆتایی بەژیانی خۆی هێناوە.